دووبارە سڵاوتان لێبێ لە گفتوگۆکانمان بەردەوامین لەگەڵ مەحموود سەنگاوی. دووبارە سڵاو لێبێ کاک مەحموود. کاتی نانخواردنەکە بابەتێکی گرنگ قسەت لێوە کرد، بەڵام نەچووینە زانیاری وردەوە. حەزەکەم بۆ بینەرانی باسکەی کە لەو کاتی کە بڕیارتدا ژیانت بە تەواوەتی بگۆڕیت و ئێستا تۆ کەسێکی مولتەزیمی بە تایبەتی بە ئاینی ئیسلامەوە، حەزەکەم بزانم ئەو شتانە چییە کە لە ماوەی ڕابردووە کردوتە و ئێستا لێی پەشیمانی؟ ڕەنگاوانەی کە هەنێک شتەیە خراپ ئەگەر خراپیشم کردووە لێی پەشیمانی مین کۆن لەبەرەوە لێی پەشیمانی من سەردەمی خۆی بووە. هین ئەو سەردەمانە بووە من گەنج بوو، من ئەو سەردەمانە بوو من زۆر ملتەزیم بووم بە بیر و باوەڕ و ئەوانەوە. هین ئەو سەردەمانە بووە، بەڵام ئەوەی کە نوێژم نەکردووە لێی پەشیمان نیم، ڕۆژوم نەگرتووە لێی پەشیمان نیم. لێی پەشیمان نیت یان لێی پەشیمانی کە نەو کردووە؟ لێی پەشیمانم کە نەم کردووە ئەمانە لێی پەشیمانم ئەمانە. دوای ئەو ساکە ڕەنگە دژی دین ڕۆیشتوێتم لێی پەشیمانم. ڕەنگە لە بەرامبەر مامۆسای ئاینی و ئەوانە زۆر جار مناقەشەی دینم کردووە، لێی پەشیمانم ئەوانە هەموو لە هەموو ئەوانە پەشیمانم. بەڵام لە شەڕ و شۆڕ و دژایەتی حیزبی بەعس و دیفاعکردن لە یەکێتی نیشتمانی کوردستان و ئەوانە لێی پەشیمان نیم. دیفاعکردن لە یەکێتی نیشتمانی کوردستان لێی پەشیمان نیم. من تایسا یەکێتیم. ڕاستە ئیلتیزاماتی حیزبیم نییە، ئیسا ئیلتیزاماتی مەسئولیەتم نییە، تایسا مەسئولی میحوەرم، بەڵام زۆر هین نیم، زۆر پێوە نەبەسراوم برادەرەکان جێبەجێ یەکەن و من ئەگەر چەند مانگ جارێ سەرێ بدەم و ئەوانە ئەلحەمدولیلا شەڕ نییە و هیچ نییە. ئەگەر بمێ بڵم بە پشتبەستن بە عادات و عرفە کۆمەڵایەتێکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دۆخی ئێستاە پێویستی بە هاوکاریەکی مەحموود سەنگاوی بێ بەدەمیەوە ئەچێت؟ هەنێک شتێ ڕەنگەوە تاقەتم نەبێ بیکەم، بەڵام من یەکێتیم هەرچی لە خازانجی یەکێتی بێ حەزەکەم بکرێ، حەزەکەم یەکێتی بەهێز بێ. لەبەرەوە ئەگەر یەکێتی بەهێز بێ من لە سێبەرەکەیە بخۆم دانیشم بە ئارامی، ئەگەر یەکێتی بەهێز بێ ڕەنگە حورمەت و ژیانی منیش بکەوێتە مەترسیەوە. ئێمە ناچینە ناو عەمقی سیاسەتەوە، بەڵام ئێستا ئێمە لە سلێمانی ئەژین کە یەکێکە لە شارە گەورەکانی هەرێمی کوردستان. ئێمە عادەتەن لە نزیک پرۆسی هەڵبژاردنە هەمیشە حیزبی نوێ ئەبینین کە لە سلێمانی لەدایکە بێ، کە لە هیچ شارێکی تر ئەمە نابینین. تا چەنەمە بە دیاردەیەکی سروشتی ئەزانی و تا چەنیش ئەڵەی ئەمە زیانە بۆ شاری سلێمانی بەگشتی. خۆی دروستبوونی حیزبی تازە و ئەوانە لە سلێمانی زۆر دیاردەیەکی سروشتیە، لەبەرەوە سلێمانی شارێکی ئازادە. سلێمانی بە درێژایی خۆتەزانی مێژووی سیاسی خۆی شارێکی ئارام بووە و شارێکی ئازادیش بووە و یەکێ لەو شارانەیش بووە ڕوبەڕووی دوژمنەکانی میلێتەکەمان بووە تۆ بەردەوام. شارێک بووە تەسلیمی هەندێ واقع نەبووە. جا ئیستەیش لەم حاڵەتانە کە ئازادی هەیە لە وڵاتە زۆر ئاساییە حیزبی سیاسی زیاد بکایان نەیکە. یعنی سلێمانی زەرەر ناکا لە دروستبوونی هیچ پارتێکی سیاسی؟ وەڵڵاهی خۆی ئەم حیزبە سیاسیە وردانە کە دروستە بن بە تەنیا ئەچنە ناو هەڵبژاردنەوە ڕەنگە زەرەردا لە منتیقەیە، لەبەرەوە دەنگەکان بەشبەشە بێ، لە ئەنجامی بەشبەش بوونی دەنگەکان دەنگی سلێمانی ڕەنگە کەمەکە. خۆی هەر لە ڕووی هینیشەوە، لە ڕووی ئایلیشەوە، لە ڕووی زیادکردنی ڕێژەی خەڵکیشەوە سلێمانی بەرەو زۆر بە کەمیە ڕوا. چاکەوە بزانم سلێمانی لە 136 بۆ خوارەوەیە، بەڵام لەبەرەوە شارێکە بڕوایان زۆر بەبوونی خێزانی زۆر و کوڕووکچی زۆر و ئەوانە نییە. بەڵام لە لادیەکان بەڵێ تۆ پشگیری ئەو بیرۆڕایەکە یان ناپشگیری ناکەم. من حەزەکەم بچمە هەر ماڵێ دەکوڕی هەبێ، دەکچی هەبێ. لەبەرەوە ئێمە لە شەڕین پێویستمان بە زیادکردە دوژمنەکانمان یان بەرامبەرەکەمان. ئیساکە بۆ نمونە ڕەنگە گوێت لێ بۆ ماڵی لە هینەیە لە باریکە عەرەبیەکە نازانم 30 مناڵە 25 مناڵە چەندێکە هەیە، یەکێ لە کفریەیە 50 مناڵی هەیە. باشە کاک مەحموود، ئێوە بارودۆخی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتیە زانن. ماوەی چەندین ساڵە ئێمە ئەناڵێنین بەدەست قەیرانی داراییەوە. چۆنە کەسایەتێکی وەکو تۆ لەگەڵ ئەوایە کە ئێمە هەمومان نەزانین کەمبوونەوەی ژماری دانیشتووان بە تایبەتی لە سلێمانی ئێمە زیان بە هەموو چینەکانەگەێنێ،
بەس ئێوە سەیری دۆخی ئابووری خێزانی شەکەن چۆنە لەلایەکەوە ناڵێن ئەمە شتێکی باشە چونکە ئەم هەموو منداڵە و باری ئابووری خێزانەکان خراپێ جیلێکی خراپیش بەرهەم نایەت حتا ئەگەر جیلێکی خراپیش بەرهەم بێ ئێمە بێ ئەوە ڕەچاو بکەین کە ئێمە پێویستمان بەهێزە پێویستمان بەهێزی کارە پێویستمان بەهێزی چەکدارە پێویستمان بەوەیە لەبەرەوە دوژمنەکانمان زۆر بە خەتەرەوە بیرمان لێەکەنەوە بیر لە ناو چوونمانەکەنەوە بیر لە ناودانمانەکەنەوە بیر لە هەموو ئەمانەمانەکەنەوە بۆیە من پێم خۆشە بچمار ماڵێ دەکوڕیایە بێ بتوانێت چەک هەڵگرێ تۆ ئەگەر گوێت لێبوو ئەردۆغان داوای لە تورکەکانە کرد دوژن بێنن لەبەرەوە لە کوردستانی تورکیا لادێ نشینن بە شێوەیەکی بە ڕێژەیەکی وا زیادەکەن کە خەریکا بێتە خەتەر لەسەر تورکیا ئەوە داواکە کە هەموو کەسێ بتوانێت دوژن بێنێ بۆەوەی نەوەیان زۆر لێ بکەوێتەوە منیش حەزەکەم هەموو ماڵێنەوەی زۆری لێ بکەوێتەوە لەبەرەوە لە هەموو ڕوویەکان و پێویستمانە باشە ئێمە لە سەروبەندی ساڵیادی ڕاپەڕینە مەزنەکەین ینی هەرێمی کوردستان ساڵانە ئەبێ زۆر بە بەرزی ئەمیادە بنرخێنێ ماوەیەک لەمە پێش سەرۆکی دەسەڵاتی دادوەری عێراق وتی هێرشکردنی سەدام حسێن بۆ کوێیت هەرێمی کوردستانی دروست کرد من پرسیارەکەم لەوایە نەیەکێتی نە پارتی ینی نەهاتنە سەر خەت بڵێن خەبات و تێکۆشانی ئێمە بوو قەواری هەرێمی کوردستانی دروست کرد تۆ چی ئەڵێ ئێمە لە خەبات و تێکۆشان نبووین دیارە ئەو کاتانە من بە شخصی پارتیزان بووم لەو ناوچە چۆڵانە ماومەتەوە بەڵام ئەوەی ئەوی ڕاستە ئەگەر عێراق غەڵەتی نەکردایە و پەلاماری کۆیتی نەدایە ئەمریکا نەهاتایەتە سەرخەت و لە عێراقی نەدایە و جێشەکەی تێنەشکانایە ماشینی جەنگی عێراقی تێنەشکانایە ئێمە نەمانەتوانی بینەوە دەست بگرینە ملشارەکانە لەبەرەوە ئێمە ئەو کاتانە خۆتەزانی ئەنفال و جینۆساید بەسەر میلەتەکەمانە هاتوو 1970 کەس لە میلەتەکەمان زندە بە چاڵ کرابوو هێزی پێشمەرگەی کوردستان ڕۆیشت بووە سەر سنوورەکان یعنی پێ جێگەی لە وڵاتەکەی خۆمانە نەمابوو کە تیا بمێنینەوە میلێتەکەمان نەمابوو لادەکانمان نەمابوو کە تیا بمێنینەوە شارەکانمان هەنیکاتە لێدوانەکی سەرۆکی دەسەڵاتی دادوەری عێراق بە جۆرێک لە جۆرەکان ڕاستە بە جۆرەکان ڕاستەوە ئێمە ئەوەی کە ئێمەی هێناوە ئێرە پەلاماری سوپای ئەمریکا و سوپای هاوپەیمانان بوو بۆ لێدانی جێشی عێراقی و تێکشکاندنی ماشینی جەنگی عێراقی ئەگینا ئێمە ڕەنگە نەمانتوانایە بەو شێوەیە بە ئازادی بگەڕێنەوە هەرچەنێ ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لەو سەردەما لە ناو هێزە چەکدارەکانی ناو خۆی کوردستانە ئەکە ئەوانە سەر بە حکوومەتیش بوون لە ناو ڕێخستنە دێرینەکان سوپای سرکمانی ئەلان کرد بۆ کە سوپایەکی نهێنی بوو دروستمان کرد بوو بۆی ئەگەر هات و لادەکانیشمان نەمێنێ و هێزی پێشمەکەی کوردستانی نەمێنێ لە داخلی ئەم وڵاتە سوپایەکمان هەبێ بۆ ڕوبەڕبوونە هەنیشت باشە بەو پێی کە باسی یەکێتی نیشتمانی کوردستانەکەین حەزەکەم پرسیارێک کە مەحموود سەنگاوی پەیوەندی چۆنە لەگەڵ پافڵ تاڵەبانی من کاک بافڵ ئەگە لە جێگەیەک بینم مەرحەبایەکەم لەبەرەوە ئیشم نییە من مەسئول نیم ئیساکە لە ناو ڕیزەکانی مەسئول نیم لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتمانی کوردستانە بەڵام من کەسێکی یەکێتیم لە ماڵی خۆم دانیشتوم یەکێتیم و ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستانیش دەنگدانی هەبێ بانگم کەن ڕەنگە بچم تەکلیف لە خەڵک بکەم بەڵام ئەوەی جاران نیم بچم ماڵ بە ماڵ بگەڕێم تا خەتم نەماوە تەمەنم ڕۆیشتووە باشە ئەم دۆخەی ئێستا کە هاتوۆتە ئاراوە لە هەرێمی کوردستان پەیوەندیەکانی هەولێر و بەغدا بەم جۆرەیە بابەتی بودجە و موچەخۆران لە هەرێمی کوردستان ڕۆژێک دێ ڕۆژێک نایەت ینی بە پشتبەستن بەو هەموو ئەزمونەی مەحموود سەنگاوی بینیوێتی سەرنج چیە لەسەری ئەو جوابە نادەمەوە لەبەرەوە لە ناو ئەو هینانی لەبەر ئەوەی تۆ لە هیچ دام و دەستگایەکی حکوومەتی هەرێمانی بۆیە نادەمەوە ئیشی من نییە ناتوانانی هیچ تەحلیلێکی بۆ بکەیت نایکەم تەحلیلیشمە بێ لە ناخی خۆمایە دەری نابڕم کاک مەحموود سەنگاوی عادەتەن وا ناسراوە کە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی زۆر بەهێزە بە تایبەتی ئەوانەی ناوچەی گەرمیان و ناوچەکەی خۆتان و چواردە و دەمی هەر کەسێکەکەیتەوە ینی باسی جەناب تەکا و ستایشێکی زۆر تەکالەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتیت بەهێزە
ئەمەوێ بزانم لەگەڵ هەموو ئەو کەسانەی لە مەنتیقەکەی خۆتن یان لە گەرمیان بە شێوەیەکی گشتی پەیوەندی تونند و تۆڵە تند و تۆڵە پەیوەندیم لەگەڵ هەموو کەس تا لە بادینانەوە تۆین پەیوەندی کۆمەڵایەتیم هەیە تا ئەچێتە بەغدا و هەموو هەیە ئەینەکە یایسانە نایگەڕم و حەزەکەم بزانی لەگەڵ هەموو هینەکان پەیوەندی خەڵکا پەیوەندیم هەیە و ئەگەر بینیشت ئەم ڕۆژانە مزگەوتەکەی حاجی سعدەم کردەوە ئەو هینەی بینی خەڵکت بینی بەلای کەمەوە 2300 کەس لەسەر کورسی دانیشت بوو. بیرۆکەی دروستکردنی ئەو مزگەوتە هی کێ بوو؟ بیرۆکەی ئەو مزگەوتە وڵا بەڕاستی من خۆم هەنێ مزایدەی ئەرز کرا لە سەنگاو ئەرزی سەنگاو هیچ ئەوە هین نییە یان ئەوە قیمەتێکی نیە بەڵام بۆ ئەوەی شتێ شارەوانی شتێ پاری دەستکەوە چووم مزایدەم کردەوە کاتە 4 پارچە ئەرزم بۆ دەرچوو ئەو کاتانە پارچەی بە ملیۆنێ دینار. ڕۆژێ برادێکم هەیە مامەسایی دینیە هات بۆ لام مامەسا عەبدوڵڵا سەنگاوی وتی ئەو 4 پارچە ئەرزە بۆ نادەیتە ڕێکخرایەوە بۆ حاجی سعدە بیکەنە مزگەوت وەڵا سوپاسدانەکەم ئەگەر بیکەن زەویەکان تاپۆیە دامە ڕێکخراوێکی خێرخوازی و بە هاوکاری ڕێکخراوە خێرخوازیەکان کردیانە مزگەوتێک بۆ حاجی سعدە. باشە دوو پرسیارم هەیە یەکێکیان تایبەت بۆ زەویزارانەیە کە باسیەکەی یەکێکیشیان لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکانە. مەحموود سەنگاوی لە ماوەی ڕابردووە هێمایەک بوو بۆ چاوسوورکردنەوە بۆ هێز نیشاندان ینی دەگوترێ ینی ئەگەر شتێکی بەدڵ نەبێ توانی وێتی بۆ نمونە بەرپەرچی باتەوە تۆ ئەمانە چەندی بەڕاستە زانی ینی بۆ نمونە ئێمەی ڕۆژنامە نووسان ئەگەر ئیشێکمان کردبێت تۆ بەدڵت نەبوو بێ ینی قسەمان لەسەر زەویزارێکت کردبێ لەسەر مڵکێکت کردبێت تۆ توانی وتە بەرپەرچی ئەو ڕۆژنامە نووسانە بیت تۆ یان هەر کەسێ بێت ئەمە تا چەند ڕاستە کاک مەحموود؟ خۆی ئەزانی چۆنە ئینسان هەرکە ئەگەر شتێکی نەکرد بێ کە بیسەپێنە سەریا زۆر ناخۆشە زۆر ناخۆشە من دایما ئەو شتانەی کە ڕۆژنامە نووسەکان یان وتوانە هیچی ڕاست نەبووە سەپێنراوە بەسەر سەپێنراوە بەسەرما زۆر لەبەرەوە باشە بۆ بەسەر تویا سەپێنراوە بۆ نونە بەسەر هەواڵێکی ترتانە سەپێنراوە مثلەن چییە ئەمە؟ من کەسێکی دیار بووم کەسێکی ئەسکەری دیار بووم لە مەجای سیاسی ئەندامی مەکتەبی سیاسی بووم ڕەنگە نەیارەکانی یەکێتی ویست بێتان من بشکێنن شکانی من شکانی بەشێک بۆ لە یەکێتی ئەگینا ئەوانە نەدەسم بۆ ئەرز بردووە نەدەسم بۆ هیچ شتێک بردووە لە وڵاتان نەدەسم بۆ مڵک و پارەوانە بردووە دەسم بۆ هیچ نەبردووە کە شتیشان بەسەرە سەپان بێتم و هەوڵی شکان نوێیان دابم پێم ناخۆش بووە. باشە خاوەنی کۆمەڵێک زەوی زاری لە شارە زۆر زەویم هەیە لە شارە زۆر قەڵاکەی مەحموود سەنگاوی هی خۆیەتی قەڵاچیە نازانم شوێنێک دروست کراوە بە ناوی قەڵاکەی مەحموود سەنگاوی شتیوانە نییە نەوەڵا ئەی قەت کەست نردووە سێرێک بکرێ بزانێ مەسلەن ئەم شوێنە چیە و ناونراوە بە ناوی تۆ نەبەخوا نەمزانی وارە نەتزانی نەبەخوا ئەو مڵک و زەویزارانەی لە شارە زۆر هەتە هەمووی بۆ با بڵێن ئیستسمار و بەرهێنان بەکارەهێنیتەوە یان هەر زەویزار و دانراوە هەر ئەیکەمە گەنم و جووە ئەیکەیتە گەنم بەڵێکەمە گەن و زۆریش نییە زۆریش نییە بەشێکشی ئەو پیاوە خزمێکمەیە ناوی حاجی ساڵاح ئەو ئەرز و ئاوی زۆرە و داوێ پێم تا چەند تۆ ڕێگری لەو بڕیاراکەی کە مناڵەکانت توخنی سیاست نەکەون واللهی خۆی مەدان دایمە ناو سیاستان بەڵام پێم خۆش نییە لە مەولا لەبەرەوە ئەو ڕێچکەی کە من گرتم حەزەکەم مناڵەکانم نەیگرن هیچ کام لە مناڵەکانە لە ناو کای سیاسیایی شەکەن نەخێر هیچیان قەتیش بڵین داوای ئەوەیان لێ ناکەی بێنە ناو سیاستەوە ناداوایان لێ ناکەم بەڵام ئەو یەکەتی نەر وەکو مەبدە ناوەکو کار و چالاکی سیاسی مەبەستم هات نەیش ئیشیان نەداوینێ خۆزانی کوڕەکانم هەرتی خەریجی کولیەکیان مهندیسە لە ستۆکۆڵم تەواوی کردویشان جامعی سلێمانی تەواو کردووە بەڵام تا ئەفسەریشە کوڕەکەم تا سەیجی شێکیان نەداوات ئەگەر خۆمانە پرسیارێک بکەم لە دەرەوەی بینەران و سیاست و ینی ئەو گەنجانەی کە زانکۆ تەواوەکەنەوە کۆی کە کوڕەکانی جەنابی شەزانکۆیان تەواو کردووە ئەوانی کە کاریان دەست ناکەوێ لە هەرێمێکی کوردستان نین
زۆر بە ئاستەمە توانی ببی بە خاوەنی پرۆژەیەکی خۆت ئێوە ئەحساستان چۆنەکە گوێتان لەمان نابێت چکە ئێوە هەم سەرکردەیەکی سیاسین هەم باوکیشن ینی ڕۆڵەکەی خۆت لەو پێگەیا ببینی ینی چۆن خۆتە بینیتەوە منی ساکە هەردوو کوڕەکەم کوڕە ئەوەی مهندسە تاعین نییە ئەوەکەی تریش هەر ئەفسەرە و لای خۆم داوامەکە بەڵام هەر چۆنێک بێت لە کوڕی پیاوێکی ئاسایی جیاکرێتەوە چکە باوکی شتێکی بۆ دروست کردوون بۆ نمونە وایە خۆی ئێمە هەر بمانەوێ هەر کەسێک کولیەی تەواو کرد دیانی تەواو کرد تاعین بوێ لە هیچ جێگایەک نییە لە دنیا جێگای ئەمە بێتەوە بەڵام ئەبێ هەلی کار بدۆزرێتەوە بۆم خەڵکە ئەو ڕێکخراوانە ئەو کۆمپانیانە کە داندرێ ئەو معاملانەی کەیە لە وڵاتە هەیە هەوڵ بدرێ ئەمانە گەشە بکەن بۆی جێگەی هەموو خەڵکی تیا بێتەوە لە بەرەوەی خۆت ئەیڵێ کە ئێستا لە ناو کایە سیاسەکەیانیت ئەگەر من یەک تۆز بتگەڕمەوە بۆ ڕابردوو لە ماوەی ڕابردووە کە ئێوە کارتان کردووە میکانیزمی دۆزینەوەی هەلی کار وەکو ئێستا بووە ئەی لە ناو ڕیزەکانی یەکێتیا بۆ نمونە بە شێوەیەکی گشتی و ئێستاش گەنج ئاوایە ئێوە چیتان کردووە چیتان کردو ئێستا ناکرێ بۆیە دۆخەکەوای لاتۆ من نازانم ئیستاکا چیە کریانە بەڵام کاتی خۆی من دەیان کەسم تاعین کردووە دەسڵاتم هەبووە دەیان کەسم تاعین کردووە هەتا مەسئولی مەڵبەند بووم لە گەرمیان هەموو ڕۆژێکی یەکشەمە ئەو کەسانەی کە ئیشی دەوائیریان هەبووە لە سلێمانی و لۆنەوەوانە هەموم کۆ کردووەتەوە ڕۆژی یەکشەمە بەیانی زوو هاتوونەتە ماڵی ئێمە دایرە بە دایرە لەگەڵیانە ڕۆیشتومە تا ئیشەکانیانم تەواو کردووە ئەو ساچوومەتەوە بۆ سەرکارەکەم بۆ گەرمیان هەوڵم داوە هەموو کەس ئەوەی کە بکرێ ئیشەکان بۆ بکەم ئەوە بەشێکی کۆمەڵایەتیە و بەشێکی سیاسی خزمەتە بە حیزبەکەم ئێستا پێشۆی بینە ئێرە لە شوێنی حیوانەوەکەت کە دانیشتبووین گفتو گۆمان کرد کۆمەڵی وەرەقەم بینی لەسەر مێزەکەت هێزەکانی هەفتای لێ نووسراوە بەڵێ پەیوەندی تۆ هێزەکانی هەفتا ئێستا چۆن تا ئیساکە مەسئولی میحۆرم لەبەرەوە مەسئولی میحۆرم لە هێزەکانی هەفت مەسئولی منتیقەی خانەخینم تا گەیەتە نزیکی کفری ئەو هاوڵاتیانی ئەو ناوچانە حتممە ئێستا هەمویان زۆر بەباشی تۆ ناسن ئەگەر ئەوان بێنە سلێمانی پێویستیەکیان هەبێ مەحموود سەنگاوی ئامادەیە بۆ خزمەتکردن ئەوەی پێم بکرێ بزانم جواب مەدەنەوە بەڵێ ئەوە ینی بۆ مەحموود سەنگاوی جار هەیە جوابینێنەوە ینی مەحموود سەنگاوی جار هەیە جوابینێنەوە ئازادە کابرا جوابم بەداتۆ یان مەسئول نیم تا سزای بدەم بڵێم بۆ جوابم نادەیتەوە بەڵام لە هەرێمی کوردستان شتێکەیە ناوی ینی ناوێکی گەورەیە ینی ئەو کەسانی کە فەیسی ناوێ خەڵ جواب مەداتەوە سوپاسیانەکەم من سوپاسیانەکەم ئەوە جارێک چوون بۆ کۆبوونەوە لە بینی جێشی عێراقی و لە بینی سوپای ئەمریکا لە دیالە مەعسکەرێکە بوو پێیانە و مەعسکەری ئەسپی جەنگ لەوێ نیوەڕۆ داوەتیان کردی بۆ ناو مەعسکەرەکە مەتئەمێکی زۆر دوور و درێژانە بۆ هەرچی نەوعی خواردن لە دنیا هەیە بۆی هەمویان دانابوو بۆی هەر کەسێ بچێ چ خواردنێک داواکە چوم دانیشتم بە جلی پێشمەرگانەوە ئەوانەوە سێرم کرد پیاوێ هاتوتی مەرحەبا وتم سەرچاوم زۆرم دا سێر لێ وتی ئەوەندە دڵخۆشم کە تۆ بەجلی پێشمەرگانەوە لێرە بینوتم تۆ خەڵکی کوێی وتی من خەڵکی بازیانم بەڵام لە ئەمریکام لەگەڵ جێشی ئەمریکی هاتووم بۆ ئێرە یەکێکی تر هاوکوڕێکی گەنجی جوان بوو وتی مەرحەبا کاک مەحموودم سەرچاوم چۆنی وتم چۆن من ناسی وتی لە تەلەڤیزیۆن تۆم بینیوە وتی من لە ئەمریکاوە هاتووم لەگەڵ جێشی ئەمریکی لێرە ئەمە چه هەستێک بە تۆیە کە خەڵک بۆ خۆی خۆشەویستی بۆ تۆ دەرەبڕێ لە ڕێگەی سڵاوێکەوە خۆشە بۆ ئێوە خۆشە لە ژیانەوە جارێکی چووم بۆ سوید برادێکم وتی بۆ بە باخیرە نەچین بۆ فیلەندا وتم چۆن من شارەزانە بوومتی ئێوارە سەرەکەوین تا بەیانی لە ناو بەحرەکە بەڕێون بەیانی ئەگەینە فیلەندا دانیشتوم ئەوە گەنجێک دایە بەردەممان ڕۆی سەرێکی کرد و ڕۆی وتم زانە چێ لەو سەرۆهاتەوە وتی تۆ مەحموود سەنگاوی نیت وتم بەڵێ وتم باشە وتم ئەمە ئەو پەڕی دنیاە قەیناک کە من هاتووم بۆ ئێرە بەم باخرە تۆ چیەکەی لێرە وتی وەڵا من هەڵە بجەیم حەوت برا و خوشکێک لێرین وتم کوڕی کێ وتی کوڕی نەجمی نامدارم لە هەڵە بجە کاک نەجم ڕەفیقمە نەجمی نامدار ئەمە هەمووی هەم لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە هەم لە ڕێگەی پێشمەرگایەتیەوە خۆ دەزانی من یەکەم جارم لە سیانزەی حەوتی 1960 داخلی سیاست وانە بووم پارتی بووم ئەو کاتە لە 76 بوومەتە کۆمەڵە
ئیتر بەردەوام بووم تا ئێستا ئەوە تەمەن پاڵی پێوەنەوە تەمەند درێژ بن ئیشەڵا بەس بەم تەمەنی کە ئێستا گەیشتون ئەم خەڵکە کە ئەبینن ئاوا بەم جۆرە خۆشەویستیتان بۆ دەرەبڕن هەست بەوە ئەکەن کە ماندووبوونەکەتان بە هەدەر نەچووە پەشیمانی خۆشەویستی بۆ لە خەڵکەوە بۆ سەرکردەکان شتێکە ینی تەقدیر ناکرێت تەنانەت بە پارەی هەموو دنیاش هەرچی پارە هەیە لە دنیا بەخەدەر ئەوە پێم خۆش نییە پیاوێک دێ ئەڵێ بەخوا من قەرزارتم بەخوا نایناسمەوە ئەڵێم چییە قەرزارێک ئەڵێ فڵان ڕۆژ بەخوا هەر ناکەوێتی بیرم بەڵام جێگەی خۆشحاڵێ زۆر خۆشحاڵیە ئینسان بریتە لە نەفسیەت و بریتە لە عەتف و بریتە لەوە پێم خۆشە من ئەوە کەم ڕەنگەشی خراپیشم کرد بێ بۆ نمونە جارێک ئێمە چوونە ساڵی 1970 بۆ 1984 چوونە شارە زۆر چوونە شارە زۆر لە دەی بەشارەت دێکەی ماڵی کاک حامی کۆمەڵی حەسەکاتن تەسلیم بووە کوڕێکی گەنجی جوان باوشی پیاکردم ماچی کردم کاک محمود چۆنی ئەوانە وتم سوپاس دەکەم وتی ئەڵێ نامناسیتەوە وتم نەوەڵڵا وتی ئەی لە قازانقایە کێ دێ ئەدام کرد لام سیر بوو وتم نازای من ئەو کوڕم کە لە قازانقایە منی بە پەتی ئەدام کردوایی پێشمەرگێنێ ئەڵا بمرم پەتەکەی بڕی زۆر ناخۆش بوو بۆ تۆ ناخۆش بوو زۆر ناخۆش بوو بەلامەوە وتم وەڵڵاهی ڕاستەکەی ئەو پیاوەیش کە نەیەڵا بمری حەمەقەڵە بووی سێژ ئەلحەمدوللا ماوە هەرچەندێ پەکی کەوتۆ بە گۆچانە ڕوە بەڵام ماوە ئەوە لە ناخا پێم ناخۆش بوو کە لەناو ئەو خەڵکا پێی وتم وتی طبعاً من بۆ خۆمەکو ڕۆژنامە نووسێک هەتا لە نزیکەوە بە خزمەتی جەنابەت نەگەیشتم ینی ئەو تەسەورم نەبوو کە خاوەنی کەسایەتێکی بەو جۆرەی ڕەنگە لە دوورەوە ئێمە بە هێز بە چاوسوورکردنەوە بە جۆرێک لە تند ئاژۆیی تۆمان ناستی بێ بەڵام ینی ئەوەی کە من ئەیبینم و جگە لەو میوانداریە جوانەی کە هی ئێمەتان کردووە بە سوپاسەوە بۆ خۆی شتێکی تایبەتە بەڵام حەزەکەم بۆ بینەرەکانم یەک تۆ زیاتر لەسەر شتێک بۆستین لەم چەند ساڵەی دواییە کە ناوی مەحموود سەنگاوی ئەهێنرا ناوی یەکێک لە ڕۆژنامە نووسەکانی گەرمیان لە تەنیشتی و ئەهێنرا کاک مەحموود چی کرد بۆی ئەو ناوە لەسەری لا ببدرێ ینی ئەم شتە ینی ئەوەندەی تر قسەی پێوە نەکرێ یان ڕاستی غەدرێکی زۆر گەورەیان لە من کرد لەبەرەوە ئەوانە مەبەستێکێ خەتا خاوەنی کوڕەکەیش کە کوژراوە غەدرێکی گەورەیان لە من کرد لەبەرەوە من بێ ئاگا بووم لەوە بێ ئاگا بووم لە کوشتنی ئەو کوڕە ڕەنگە زەفەریان بەوە برکە تۆ فەیسێکی دیاری مەنتیقەکەی بۆیە ناوی تۆ لکێنرا بۆ ڕووداوە ناخۆشەوە زیاتر ئەم کوڕە ڕۆیشت و سێرم لە بازار و ڕۆیشتم سێرم ڕسمێکی گەورەی من هەڵواسراوە لام سیر بوو وتمەوە چییە و ڕسمی من هەڵواسراوە دوایی وتیان وەڵاوە ئەو فڵان کەسە من تەلەفۆن بۆ کردم کوڕم بۆ ڕسمی من پرسی پێ نەکردم ڕسمی من بۆ هەڵەواسی لە بازارە لێی تۆڕە بووم ئەو تۆڕە بوونە بووە هۆی ئەوە گینا وەڵڵاهی خوا ئەزانی ئاگام لێ نەبوو لە پرسیاری سیاسەتە چی نەولاوە حەزەکەم بۆ بینەران هەندێک بابەتی سەرنجڕاکێش کاک مەحموود سەیری تۆپانەیەکە با بڵێن سەیری یاری گۆڵیەکە ڕۆژانە چەند سەعات سەیری تەلەڤیزیۆنەکە بەگشتی وەڵی ڕۆژانە زۆر علاقم لەگەڵ تەلەڤیزیۆن نییە بەڵام ئەوەی شەڕی غەزەوانە زۆر سەیرەکەم متابعی لەگەڵ کتێبە کتێبخانەی گەورەم هەیە چەند کتێبە هەیە کاک مەحموود ڕەنگە 1300 کتێبم بێ چەندیان نەخوێندوێتەوە وەڵی بەردەوام ئەخوێنمەوە بەڵام ئینسان ناتوانێت هەموو ئەوانە بخوێنێتەوە بەڵام دەست بووم بۆ هەر کتێبێ هەیمە زۆربەی کتێبی مێژووی لەگەڵ سۆشیال ئەوەش ئازادی نییە ئەمە ئێستاکە ئەگوزەرێ ئازادی نییە ینی تاکوی ساکە یاسایەکی باش نییە کە بڵێ ئەمە خراپە ئەوە چاکە نەک ئەوەی وەکو ئەوانەیش کە لە بادینان حکم دراون و سجن نازانم ئەوە چۆنە من دوورم لێوە ناتوانم قەرار لەسەری بدەم جارێکیش پرسیاریان لێ کردم وتم وەڵڵاهی ئەوە حەقایە دادوەرەکان وجدانیان بوێ لە ئەوەی کایە حەقا ئەو تاوانە بدرێت سەریە یان ناحەقە شەوڕۆژی چەند سەعات دەخەوێت کاک مەحموود من زۆر ناخەوم یعنی تقریبا وەڵڵاهی نازانم هەوڵە دەم دایمە هەوڵە دەم 6 سەعات بخەوم بەڵام ناگەمەوە
ینی کاتە بەشێکی گشتی حەزە لە خەو نییە حەزم لێتی خەوم لێ ناکەوێ خەو لێ ناکەێت خەوار فێر بووم لەبەر ڕاتوم لەگەڵی ئەگەر ڕستێکە بۆ هەڵبژێرن لە مەحموستەنگاویەوە بۆ گەنجانی کوردستان کچ و کوڕ بەبێ جیاوازی چیان پێڵێ بە گەنجەکان بەڵێ وڵی گەنجەکان ئێمە لەم وڵاتەکەمان کێشە و هینی زۆرە بەڵام من داوا لە هەموو گەنجەکانەکەم بە کوڕ و بەکچەوە نیشتمان پەروەری شتێکی زۆر مهمە تەسەورەکەی نیشتیمان نیشتمان پەروەری دایکە نیشتیمان بەزیانی نیشتیمان پەروەری لە ناو گەنجە ئەتوانرێ وەکو ڕستێکی ئاسان تەقبول بکرێت من ئێستاکە بەهۆی ئەو وەزعانەوە کە دروست بووە مەسلەی نیشتمان و مەبدەوانە تۆزێ سارد بووەتەوە بەڵام غەڵەتێکی گەورەیە ئێستا ئەم حکوومەتە کە هەیمانە هەمومان پێڵێ حکوومەتێکی خراپە بەڵام هێشتانە لە حکوومەتی دوژمنەکان چەند باش بێ بۆمان ئەوانە باشتر مەهی خۆمانە دایمە قسەکەی ئیسماعیل بێشک چێڵێمەوە ئەڵێ خراپترین دەسڵاتی کوردی لە باشترین دەسڵاتی عەرەب و تورک و فارس باشترە بۆ کورد ئەگەر ئێستا بڕیار بدرێ ڕیفراندۆم بکرێتەوە وەک جاری پێش و پشگیری لێکە یان دژی ئۆستیتەوە وەڵڵاهی جاری پێشوش ئێمە ڕیفراندۆم پێمان باش نەبوو بەڵام ئەگەر نەمان کردایە دوایی سایان و ویستمان دەوڵەت بۆ کورد دروست بکەین یەکێتی نیشتمانی کوردستان نەیەڵە ئەگینا ئەو کاتانی ئێمە پێمان وا بوو دنیا پشتیوانیمان لێ ناکا و ڕیفراندۆم هەتا ڕیفراندۆم کردیانە هەرایش لەسەرمان ئەگینا لە 92 خۆی ڕیفراندۆم کرا لە 92 کرا و من یەکێ لەو کەسانە بووم دەنگ بە ڕیفراندۆم داوە لە 92 و تقریبان 2 ملیۆن و شتێکیش خەڵک دەنگیدا بۆ ڕیفراندۆم بەڵام کەس نەیکردە ئەم هەرایە دنیا لە ئێمە بێنە دنیا بچوو بکەنەوە و مەتارمە لێداخەن و دنیامان لێهین بکەن ڕیفراندۆم کراوە هەرچەندی ئێمە پێمان باش و نەکرێ بەڵام کرا من زۆر سپاسی تۆکەم سپاسی کاتەکەتەکەم لە مانگی ڕەمەزانە و بەم هیلاکەتی و جەنابیشتان بە زمانی بە ڕۆژوتیەوە ڕۆژێکی تەواو لەگەڵ ئێمەیا بوون ئێمە زۆر خۆشحاڵ بووین و زۆر سپاس بۆ هەموو سپاس بۆ ئێوە هەنێ ڕاتان کێشان بۆ ناو سیاست بەڵام من تەداخلی پێش بەرنامەکە قسێکمان کردوتت هەر شتێک باس بکەین ئەچێتەوە سەر سیاست تەداخلی کاری سیاسی ناکەم و ئەم حکوومەتەی خۆمان چەند خراپ بێ لە حکوومەتی دوژمنەکان باشترە بۆ ئێمە دووبارە زۆر سپاس دەکەین و دەستەکانە خۆش بێت بەڕێزان دیداری ئەم جارەمان کۆتایی هات تا دیداری داهاتوو بەخوای گەورەتانە